دەستبەرداری خەونەکانتان مەبن، تۆش ئەتوانیت بگەیتە خەونەکانت. لە جیهاندا چەندەها کەس هەن بە شێوەیەک لەدایک بوون کە وەک کەسێکی ئاسایینین، یاخود بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە قاچەکانیان یاخود دەستەکانیان لەدەستداوە. هەندێکیان لەگەڵ نەخۆشیەکەیاندا نەیانتوانیوە هەڵ بکەن و تووشی خەمۆکی بوونەتەوە، بەڵام هەندێکیشیان وێڕای نەخۆشیەکەیان نەیان هێشتووە کە خەمۆکی زاڵ بێت بەسەریاندا و هەستی کەمیان لەلا دروست بکات، بەڵکو هەندێکیان زۆر لە مرۆڤێکی ئاسایی زیاتر هەوڵ و تێکۆشانیان داوە و ئەوەیان سەلماندووە کە دەتوانن ببنە کەسێکی سەرکەوتوو. دۆهای یەکێکە لەو کەسانە و لە وڵاتی چینە و ئەرکی ڕاهێنەری لە ژوانیە، دۆهای بۆی ڕووداوێکی هاتوچۆوە لە تەمەنی 5 ساڵیدا قاچەکانی لەدەستداوە، بەڵام ئەوە نەبووەتە ڕێگر لە بەردەم بەدیهێنانی خەونەکانی و بەبێ قاچ دەستی کردووە بە هەوڵدان. دۆهای ڕۆژانە 2 کات ژمێر بە وەرزشکردنەوە سەرقاڵ دەبێت، ڕاهێنانی سەخت دەکا و قورسایی بەرز دەکاتەوە و وەکەم وەرشەوانێکی دیکە دەجوڵێت، تەنانەت ڕاهێنانەکانیشی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکاتەوە، وزەیەکی ئەرێنی بە شوێن کەوتووەکانی دەبەخشێت. کانیا سیسیر کچێکە لە تایلاند کە هەر لە منداڵیەوە بەکەم ئەندامی لەدایک بووە و هەردوو قاچی نییە، بەڵام لەگەڵەوەشدا وەرزشوانێکی لێ هاتووە و ئارەزووی وەرزشی سکەیت بۆرد دەکات. وێڕایەوەش دەیەوێت لە داهاتوودا ببێتە نمایشکاری جلوبەرێک. ئەمەش ئیبراهیمە، هاوڵاتیەکی کۆت دیڤوارە و هاوشێوەی کانیا بەکەم ئەندامی لەدایک بووە، بەڵام دەستبەرداری خەون و حەزەکانی نەبووە و ئێستا یاریزانێکی باشی تۆپی پێیە. ئەمانە و چەندان نمونەی تر لەم جیهانەدا بوونیان هەیە کە توانیویانە بەسەر ئەستەمەکاندا سەر بکەون و بەگەنە ئەو ئامانج و ئاواتانەی کە لە ژیاندا هەیان بووە و بەگرە زۆر بەشیان بوونەتە مامۆستا بۆ ئەو کەسانەی کە خاوەنی جەستەیەکی تەندروستن و هانیان دەدەن کە بۆ گەیشتن بە خەونەکانیان بەردەوام بن و کۆڵ نەدەن. تۆ هیچ کات بێئومێد مەبە و دەستبەرداری خەونەکانت مەبە، دڵنیا بە لەوەی کە دەتوانیت بگەیت بە ئامانج و خەونەکانت.